چۆن خۆم فێری زمانێکی بیانی بکەم. هەر پرسیارەکەن ئەڵێن مامۆستا تۆ چۆن خۆت فێری زمانێکی نوێ ئەەکەی؟ لە یوتیوب ڕێگەی زۆرمان بۆ پێشنیار کردوون، بەڵام ئەمڕۆ تەنها باس لێک ئەپلیکیشنەکەین کە خۆم بۆ ماوەی نزیکەی 3 ساڵە بێ بەکاری ئێهێنم هەموو ڕۆژێک بە بەرداوامی کە ئەتوانن سودی لێ ببینن بۆ فێربوونی زیاد لە چ زمانی جیهانی. ئەتوانن لە یەک کاتا چەند زمانتان بوو فێری بن، وەک ئەوەی کە لە ڤیدیۆکە دیارە. کاتە ئەمە وەکو یاریەک وایە، بەڵام وریابن تەنها 5 دڵتان هەیە. ئەمە واولەیەکە تەواوی تەرکیزتان لەسەر ئەو کاتە بێ کە تەرخانی ئەەکەی بۆ فێربوونی ئەو زمانە لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوە. ئەگەر ژمارەی دڵەکانتان تەواو بوو ئاساییە، ئەتوانن سێری چەند ڕێکلامێکن و دووبارە دڵەکانتان زیاد ئەبێتەوە. جام ئەپلیکیشنە ئەتوانن سودی لێ ببینن بۆ بەهێزکردنی، بیستن و قسەکردن و بینینی ئەو زمانی کە ئەتوێ فێری بی. ئەتوانی ڕۆژی تەنها 5 خولەکی بۆ تەرخام بکەی، ئەتوانی زیاتر بەدڵی خۆتە کاتەکەی. من لە کاتی خوێندنی زمانی دڵخوازی خۆمە ڕستەکان ئەڵێمەوە، جوان سێری وشەکان و وشەسازیەکانی ئەەکەم هەتا بتوانم ئەمەوێ وەکو شێوەزاری ئەوان قسە بکەم. و ئەوەی زیاتر هەنتەیە کە هەموو ڕۆژێ ئەم ئەپلیکیشنە بەکار بهێنی هەبوونی ستریکەکانە. هەر ئەونی هەفتەیەک لە سەرێک بە بەرداوامی ئەم ئەپلیکیشنت بەکارهێنا، دواتر دڵنا ستریکەکانی سفر بێتەوە و هەموو ڕۆژێ ئەگادار دەکاتەوە کە بەکاری بهێنی بۆ مەجێی نۆتیفیکیشنەکەی ئۆف نەکەیت. بۆیە لەبری ئەوەی کە بترسین ستریکی سناپچاتەکانمان سفر بێتەوە، با لەبری ئەوە بترسین کە ستریکی ئەو ئەپلیکیشنە سفر بێتەوە کە سودێک بە ئێستامان و بەداهاتوومانەگەێنێت. تا شەتوانن کەمێک لەگەڵمان بن کە چۆن ڕۆژانە سایی ئەەکەم لە فێربوونی زمانی دڵخوازی خۆمە و ئێوە شەتوان لە کۆمنتان پێم بڵن ئەتانەوێ فێری چ زمانێک بن و لە ئێستا هەوڵی فێربوونی چ زمانێکیان. Nombre. Hola Isabel, estoy buscando el Hotel Baviera. Hola Diego, siga en esta calle. Sí, esta es la calle Aguilar. ¿Te gusta trabajar con él? ¿Te gusta trabajar con él? El Bajo trabajo es es en otra oficina y tenemos que encontrar a la persona correcta. Dijiste que él siempre llega tarde. Mom, I help you with the food every day. Mama te ayuda con la comida todos los días.